ڕەنگە هەندێک جار سەرقاڵ بیت و دەرفەتی چوونە نەخۆشخانەت نەبێت، یاخود بتەوێ کاتێکی خۆش بەسەر بەریت و لە پلانی ڕۆژانەتدا نەبڕیت، یاخود ئەکرێت ئەرک و کارەکانت زۆر بن و نەتوانیت بەدەم پێویستە تەندروستیەکانتەوە بچیت و ناتەوێت لە شوێنی کارەکەت داببڕیت. ئەشگونجێت بەهۆی دووریت لە ناوەندێکی تەندروستی و قەرباڵغی شەقامەکان و جەنجاڵیەکانی خۆت و هەندێک جاریش بەهۆی تەمەن و نەخۆشیەوە نەتوانیت بە خزمەتگوزاری تەندروستی بگەیت. ئەمە نیگەرانی ناوێت، تەنها مۆبایلەکەت بەدەستەوە بگرە و پەیوەندی بکە بە ژمارە تەلەفۆنی 0771 124 0101. دەست بەجێ تیمی خێزانی سمارت وەڵامت دەدەنەوە و لە هەر جێگایەک بیت لە کەمترین کاتدا دەگەنەلات، چونکە ئێمە هەموو کات و لە هەموو جێگایەک ڕەچاوی تەندروستی تۆ دەکەین. تاوەڕی تەندروستی سمارت خزمەتگوزاری تیمی خێزانی سمارت پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکات. ئێوەش خێزان و کەسوکاری ئێمەن، هەر کات پێویستت بە پشکنینی تاقیگەیی یاخود کردەیەکی پزیشکی، هێڵکاری دڵ، پێوانی پەستانی خوێن و ڕێژەی شەکرە و پێوانی ڕێژەی هەناسا، دانانی کانیۆلا، دانانی سۆندەی خۆراک، دانانی سۆندەی میز، تەداویکردن، لابردنی تەقەڵی دوای نەشتەرگەری و وەرگرتنی نمونەی خوێن و شیکارکردنی لە تاقیگەی شیکاری سمارت و وەرگرتەوەی ئەنجامەکەی بە شێوەی ئۆنلاین. ئەم کردە پزیشکیانە لەلایەن پەرستارانی شارەزا و بە ئەزمون و ڕاهێنراوە ئەنجام دەدرێت. تیمی خێزانی سمارت خزمەتگوزاریی نوێی تاوەری تەندروستی سمارتە و پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکرێت.